قایمقامەتی سلێمانی بڕیاریدا کۆمپانیای ماستەر ستیل لە ناوچەی تانجۆری شاری سلێمانی دابخات کە 8 ڕۆژ لەمەوبەر لە تەقینەوەیەکدا لە ناو کارگەکەدا کرێکارێکی بەڕەچەڵک هەندیجانی لەدەستدا و 12 کرێکاری تریش بریندار بوون. قایمقامەتی سلێمانی ئەوەشی ڕاگەیاندووە ئەو کارگەیە هیچ مەرجێکی سەلامەتی کرێکار و مەرجەکانی تەندروستی تێدا نەبووە. لەبەرەوەی کە پێشتر لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە ئاگادار کراتەوە بە دانانی کۆمەڵێ مەرج لە سەلامەتی وەکو مەرجی سەلامەتی کرێکاری، ئەو مەرجانی تیانە بۆ نەبوونی ئەمبولانس کۆمەڵێک کاریکەی کە وەکو مەرج بۆ مەرجی سەلامەتی دانراوە، ئەوانەی تیادا نەبووە لەسەر فەرمانی بڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی و شوێنە داخراوە. کاکە چۆنی؟ کاک بەکری لێ زەحمە نەبێ؟ زۆر سپاس. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەو ڕووداوە داخستنی کارگەی ماستەر ستیل چوومە لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان. بەکر حسێن سەرۆکی لقی سلێمانی نیگەران بوو لەوەی کە بەشێک لە کارگەکان مەرجەکانی سەلامەتی گیانی کرێکار جێبەجێ ناکەن و گوێژ بە ڕێنمایەکان نادەن. زۆربەی کارگەکانی توانەوەی ئاسن کێشیان هەیە، بە تاکیدی کەم تەرخەمی تیا بووە، هەم لە ڕووی بەڕێوەبردنەوە هەم لە ڕووی سەلامەتی پیشەیەوە. ئەو کەم تەرخەمش کە زۆر جارە بێت و هۆی کارەساتی گەورە کە بینیمان، هیوادارین لایەنی پەیوەندیدار حکومەتە جێبەجێکار حکومەتە بەڕاستی دەبێت ئەم کارگانە لە ژێر چاودێریەکی وردابن و متابعە بکرێن بۆ ئەوەی ئەم کارەساتانە ڕوونایاتەوە، چونکە ئەم کارگەیە پارس لە هەمان مانگە بەڕاستی جارێکی کە تووشی ئەو حاڵەتە بوو. هەچ بڕیارێک دەرچێ لەم دۆسیە هەر کەس کەم تەرخەم بێ بە پێی یاسا ئیجراعاتی قانونیان لەگەڵ ئاکرێت. دوای ئەو ڕووداوە پۆلیسی سلێمانیەوەی ڕاگەیاند کەسی کەم تەرخەم ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. هەر بۆیە تا ئێستا دۆسیەی ئەو ڕووداوە کە هێشتا 2 کەس لە بریندارانی کێجیشان قاچی پەڕیوە و ئەوەی تریشیان سوتاوە لە نەخۆشخانەدا ماونەتەوە لە دادگادایە و دوای دادگایی کردنەکەش ئەنجامەکەی بۆ ڕای گشتی بڵاو دەکرێتەوە. سەندیکاکانی کرێکارانی کوردستان دەڵێن ئەو پارەی کە پێویستە کارگەیەک لە سەرەتادا سەرفیکا بۆ مەرج و ڕێنمایەکان زۆر کەمترە لەو پارەی کە دوای ڕووداوەکان سەرفی دەکەن. ئەمەش نیگەرانی سەندیکاکانی کرێکارانی لەکەوتوتەوە کە بەشێک لە کارگەکان مەرج و ڕێنمایەکانی سەلامەتی کرێکاران جێبەجێ ناکەن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.